ملبیناران هەڵبەتە ڕوولی جەنابێ سەرۆکی لە ڕەوشا سووریا تایبەتی چارەسەرکردنا پرسا کوردان هەر لە دەستپێکا بێگومان تەبلی هەڤین في وڵاتی هەبوویە 13 ساڵان بەریانها هەر دەماکۆ کوردên سووریا ئەنکو کوردên ڕۆژاوای کوردستانی تووشی پرسگەرێکێکێ بوون بەردەوام پەیامە سەرۆک بارزانانی هەبوویە جەنابیان هەوڵدایە لێڤەگەرێکی سیاسی ناڤە ئالیên سیاسیên ڕۆژاوای کوردستانێدا دروستکەیە یا هەولێرە هەیە یا دووکەیە دەرئەنجام یا قامشلو هەبوو و سەرگێت بێگومان نارینەکە هەبەشا سیاسیا کوردên ڕۆژاوا هەبوو لە vێداویێژیدا دی چپسەرێ کوردان هات تایبەتی مجارە حەلەبێ بەیاننامێن سەرۆکی هەبوون سەرۆکی سووریە بخوا پەیوەندی جەنابێ سەرۆکی vekirî نونەرê ئەمریکا و کەسیاری باندورە بۆ ڕەوشا سووری ئەویژی پەیوەندی سەرۆک بارزانانی vekê تەنانەت ئیر و mêvanê سەرۆک بارزانیە هەڵبەت مەزلوم عەبدێ فەرماندارê هەست دێ چەندین جارە mêvanê سەرۆک بارزانî بوویە ji bo got û bêşkirina vê pirsê kevata rûlê bi bandor yê serok barzanî wekû lêvegerê dûzê weke rêberê Kurdan li ser astê giştî gel û ew hesaba bi bandor bû tê tekirin ser erdê da çend rengvedan heye pêwîst e çavê xandin birêz Xafar Mexmorî sekreterê giştiyê Yêketiya Netewîya Demokratîka Kurdistanê niha li stûdiyê mêvanê min e Kayî Xafar bi xêr bê زۆر سپاس carekî dîke hewlêr بوتە ناوەندی یەکلایەکردن یەکێک لە پرسە گرنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەویش کە پرسی کوردە لە ڕۆژاوا خۆتەزانی ئەم پرسە تا چەند هەستکارە تەنانەت ڕەهەندێکی هەرێمی و نێودەوڵەتیشی بەخۆیەوە گرتووە ناوەندەکان بەخۆیەوە سەرقال کردووە هەڵبژاردننی بارەگای بارزانانی بۆ یەکلایەکردنەوەی ئەم کێشە چونێکیتەوە زۆر سپاس لە ڕاستیدا ئەو کۆبوونەوەی ئەمڕۆکە و ئەم سەردانی ئەمڕۆکەی تۆم بارک و بەڕێز مەزلوم عەبدی بۆ بارەگای بارزانی لێرەدا گرنجێکی زۆری هەیە جارێکی دیکە ئەو ڕاستیە دەسەلمێنێتن کە جەنابی سەرۆک مەسعود بارزانی بە تەنها سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نییە وەکو ڕێبەری بزاوی ڕزگاری خواز نیشتیمانی کوردستان سیر دەکرێت لەسەر ئاستی ناوچەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەلایەن زۆربەی هەر زۆری لایەنە سیاسیەکانی کوردستانیش و دیارە ئەمڕۆکەش بارەگای بارزانی کە ئەو کۆبوونەوەی بەخۆوە گرتووە ئەو میوانداری بەخۆوە گرتووە ئەوە خۆی لە خۆیدا ئەوە دەسەلمێنێ کە بارەگای بارزانی کەناڵێکی دیبلۆماسی گەورەیە بۆ یەکلاییکردنەوەی کێشەکان لە ئەو کێشانی کە لەسەر ئاستی ناوچەکە ڕوودەن ئەو کێشانی کە پەیوەستە بە گەلی کوردستان لە بەشەکانی دیکەشەوە و لە سەرەتای کێشە و لە سەرەتای گرفتەکانی ڕۆژئاوای کوردستان سەرەتا جەنابی سەرۆک بارزانی هەوڵەکی زۆریدا لە قۆناغی یەکەمدا وەکو دەستپێک ناوماڵی کوردان لە ڕۆژئاوای کوردستان ڕێک بخاتەوە خۆتان ئەگەدارن ڕێکەوتنامەی یەک ڕێکەوتنامەی دوی هەولێر ڕێکەوتنامەی دهۆک پاشترێ لەو ماوەی ڕابردوو نوێنەری بەڕێزیان کە سەردانی قامشلووی کرد و دواتر بەڕێز عەبدی سەردانی هەولێری کرد هەموو ئەو هەوڵانە بۆ ئەوە بوو لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدیشەوە جارێکی دیکە کورد بەهێزەوە ڕوو لە شام بکاتن و بەهێزەوە خواستەکانی خۆی بگەێنیتن جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی گەورەی نەتەوەی و نیشتیمانی لەو مەسەلەیە جێراوە بەدەر لە مەسەلە حزبەکە بەدەر لە مەسائلی تر زیاتر ڕەچاوی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی کردووە لەسەر ئەو بنەمایەش ئەگەر تێبینی بکەین وڵاتانی دەرەوە لەسەروی هەمیانەوە ئەمریکا دواتر حکوومەتی سووریاش قورسایی جەنابی بارزانی لە ناو هاوکێشە سیاسیەکانی ناوچەکە دەبینن بۆیە بەڕێز تۆم بارک لەسەر تای دروستبوونی کێشەکان و هێرشی میلیشیاکانی سووریا بۆ سەر گەڕەکە کوردنشینەکانی حەلەب پەیوەندیان بە جەنابی سەرۆک بارزانیەوە کرد و ئەمڕۆکەش دیسان ئەو کۆبوونەوەی دەکرێتن پرسیارە جدیەکەمەیە خۆتەزانی تۆمبارک نوێنەری تایبەتی سەرۆک ترامپە بۆ ڕەوشی سووریا گەلێک جار لەگەل بەرپرسانی ڕۆژاوا لەگەل مەزلوم عەبدێ کۆبووتەوە لەگەل وڵاتانی هەرێمایەتی کۆبووتەوە زۆر جار سەرنجەکانی گەلێکجار جێگای گومان بوون جاری وایە سەرنجەکانی دڵخۆشکەر بوون بەڵام هەڵبژاردننی بارەگای بارزانی و سەرۆک بارزانی بۆ یەکلاییکردنەوەی ئەم کێشەی کە ئێستا کێشەیەکی زۆر زەقە شەڕ هەیە لە بینی هەسەدە و سوپای تازەی سووریا تاوقیتەکە چونێکە دەیتەوە من ئەوەی کە تێبینی دەکەم لە سەرتاوە هەم ئیدارەی سەرۆک ترامپ و هەم ئیدارەی ئێستای سووریاش ئەو ڕاستیە باش دەزانن کە بەڕێز جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی کارای هەیە لە ڕۆژئاوای کوردستان و زۆربەی لایەنە سیاسیەکانی ڕۆژئاوای کوردستان شەقامی لە ڕۆژئاوای کوردستان جەنابی سەرۆک بارزانیان قبوڵە وەکو نێوەنگیریەک و وەکو تێگەیشتنیەکی هاوبەش بۆ ئەو چارەسەریانەی کە لە سووریا دەخرێتە ڕوو
ڕاوێشکردن بە جەنابی سەرۆک بارزانی بە گرنگ بینراوە چ لایەن ئەمریکاوە چ لایەن سووریاوە و چ لەلایەن خودی هێزەکانی سووریا دیموکراتیشەوە کە بەڕێز ئەمڕۆ بەرز عەبدیش ئامادەیە لێرەدا ئەوەی کە تێبینی دەکرێتن ئەوەمان پێدەگەینی هەموو ئەو لایەنانە نێوەنگیری جەنابی سەرۆک بارزانیان قبورە و لە هەمان کاتیشدا ئەو قبولکردنەی نێوەنگیری سەرۆک بارزانی قورساییەکی تر دەداتە پرسی گەلی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان لەبەر ئەوەی لێرەدا جەنابی سەرۆک بارزانی ئەوە پەیامێکە بە خەڵشتریش داتن کە ڕۆژئاوا بە تەنها نییە ئێمەش لە پشت ڕۆژئاوای کوردستانین ئەوە دووراییەکی نەتەوەی تریش بە پرسی گەلی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان دەبەخشێتن و لە هەمان کاتدا لەلایەن ئەمریکا و لەلایەن سووریا و لەلایەن تورکیاشەوە کە دەستێکی زۆری لە ناو سووریا هەیە ئەو ئامادەبوونە و ئەو نێوەنگیریەی جەنابی سەرۆک بارزانی بە هەند وەردەگیرێتن بە هەند وەردەگیرێتن و قورسایی خۆی دەبێتن بەڵێ ئەوەی کە جێگە سەرنجە یەکەم ڕووداوەکانی حەلب سەرۆک بارزانی بەیاننامێکە بوو بەیاننامەیەکە کە ڕنگداناوی ئەو کێشانە بوو کە لەسەر ئەرتەیە وتی گەلی کورد لە بەرامبەر قڕکردنێکی نەژادی گۆڕانکاری دیموگرافی مەترسیداردایە دواتر ئەحمەد خۆی پەیوەندی بە سەرۆک بارزانیەوە کرد هەڵبەتە هەوڵەکان بەردەوام بوون کاکی غەفور نەک بەتەنیا لەسەر ئاستی ڕۆژاوای کوردستان حتا لەسەر ئاستی باکووری کوردستانیش پێواژوی ئاشتی تا و جەلان سەرنجی سەرۆک بارزانی وەرنەگێت ئەو پرۆسێسەرە نەگەێنرا کەواتە ڕۆلی سەرۆک بارزانی بوو چارەسەرکردنی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی ئاشتیانە لە چارچەوەی تایبەتمەندی ئەو وڵاتانەیە کە کوردستان بەسەردا دابەش کراوە لە بەرچاوگرتنی ئەو جوگرافیا من لە سەرەتای قسەکانم گوتم جەنابی سەرۆک بارزانی بە تەنها وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان تەمەشا ناکرێتن وەکو ڕێبەری بزاف ڕزگاری خواز نیشتیمانی کوردستان تەمەشا دەکرێتن و ئەو سیرکردنە بۆ جەنابی سەرۆک بارزانی ئەوەمان پێ دەڵێ کە ئەو کاریگەری لەسەر کۆی پرسی گەلی کوردستانەیە لە هەر چوار پارچەی کوردستان ئەو ڕێبەرێکی نەتەوەییە بۆیە هەم تورکیا و هەم سووریا و هەم ئێران و هەم عێراقیش بە چاویشتر سەیری ڕۆڵی جەنابی سەرۆک بارزانی دەکەن لە کۆی ئەم پرسانە بۆ چارەسەری خۆشتان زان بەردەوام پەیامی سەرۆک مەسعود بارزانی پەیامی ئاشتی و پەیامی بەیەکەوە ژیان و پەیامی چارەسەرکردنی گرفتەکان بە لەسەر بنەمای دیالۆگ لەسەر بنەمای ئەوەی کە بە زمانی سەردەم قسە بکەین کە زمانی دیالۆگە دوورخستنەوەی تند و تیژی و دوورخستنەوەی شەڕ بووە لە ناو ماڵی کوردان لە ناو ماڵی جیرانەکانمان یعنی ڕۆڵی جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی ئاشتی خوازانە و ڕۆڵێکی مرۆڤ دۆستانەش بۆ بەردەوامی ولی کەواتە مەرسومێکی کوماری سەرکوماری قۆناغی بەگوێسی سووریا هەیە کە دام بە زمانی کوردی دانەیە یەکەم جارە لە سووریا بە شێوەیەکی فەرمی لە شام دام بەوەدا دەنرێت کە کورد نەتەوەیەکی سەرێکیان وڵاتەیە پێویستە بە زمانی خۆی پەروەردە ببینێت جەژنی نەوروز بەڕاستمی وەرچەندە مەرسومە ئەمە بەخۆی تا چەند پێشهاتێکی گرنگە ئەو هەنگاوەکە بەڵام ئەوەی کە من تێبینی دەکەم ئەو مەرسومە هیچ هێزیێکی یاسایی نییە کە سبەی ڕۆژ ئێمە دەستی پێوە بگرین پێویستە ئەو مافانە لە ناو دەستوری سووریا بچەسپێنرێن ئەوەی یەک دووش لەو مەرسومەدا هەوڵ کراوە پرسی کورد گچکە بکرێتەوە بە هیچ شێوەیەک باس لە قەومیەتی کورد ناکە وەکو قەوم وەکو ملەت وەکو نەتەوە ئەوەی یەک زمانی کوردیشی وەکو زمانی غەفور هەر سەبارەتی پرسا پێشهاتێکی گرنگ هەیە بەرزان سەرنجی میوانەکەم ئێوە شڕاکێشم بوو ئەم خەبەرە ئەم هەواڵە بەپەلێ سەرۆک بارزانی پێشوازیە لە نونەرێ سەرۆک ترامپ بوو کاروبارên سووریا و باڵیۆزی ئەمریکا لە تورکیە دیکە ڕۆژا شەمبێ هەفتەی کانونا دامیە 2026 واتە ئیرۆ لە پیرمام سەرۆک مەسعود بارزانی پێشوازیە لە بەڕێز تۆمبارای نونەرێ سەرۆک ترامپ بوو کاروبارên سووریا و باڵیۆزی ئەمریکا لە تورکیە و شاندێ هەواڵبەند کرد دەهەڤدیتنێدا کۆ هێژا مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانیژی بەرهەبوو هێژا تۆمبارای سەڵاوۆرێزێن سەرۆک ترامپ بۆ سەرۆک بارزانی گەهاندن هەفدەم پێزانین بۆ ڕۆڵێ بە باندۆرێ سەرۆک بارزانی هەبوونە ژە پرۆسێسا ئاشتیە و تەناکردنا بۆ یارên vê dawiyê yên Sûriya her di hevdîtinê de rewşa Sûriya dawî guhartinên meydanî xistinne berbehsan û gotûbêjî serkirin û tekît hate kirin ku bû gehiştin bi çareseriya arîşan pêwîst e pişt bi diyalogê û li heftê geşnê û şêwazê aştiyane bête girêdan di beşeke dinya vê hevdîtinê de Serok Barzanî spasiya rolê Emerîka li alîkarîkirina aliyên Sûriye kir bû gehiştin bi çareseriyan arîşan tekît kir ku pêwîst e di pêşa roja Sûriye de mafê gelê Kurd bihête gerantî kirin. Kevata serincî tu li serem beyanamekek. بەێ من وەک گوتم ینی ئەو شێوازەی کە لە مەرسومەکە هاتیە پێویستە لە دەستوری سووری ئەتراف پێ بکرێتن
و ئەوەی کە ئێستا جەنابیش خوێنتەوەکو هەواڵ ئەوە لێرەدا دیسان جارێشتر کۆمەڵگەی نێودەوڵەتی نەک تەنها سووریا و وڵاتانی ناوچەکە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەمریکا لە سەری و هەمیانەوە ئاماژە بە ڕۆڵ و کاریگەری جەنابی سەرۆک بارزانی حتا نێردەی سەرۆکی ئەمریکا سەڵاوەڕێزی تایبەتی سەرۆک ترامی گەیاندوتە سەرۆک بارزانی و پێزانین هەبووە بۆ ڕۆڵێک. بەڵێ ئەوە ئەمریکا بۆ ئەو کۆبوون و دەخاتە کوردستان بۆ ئەو کۆبوون دێن بۆ لای جەنابی سەرۆک بارزانی لەبەر ئەوەی دەزانن جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵ و کاریگەریەکی گەورەی هەیە لە ناوچەکەدا ئەو نەک کەسایەتێکی کوردستانی وەک کەسایەتێکی جیهانی کەسایەتێک لەسەر ئاستی ڕۆژهڵاتی ناوەڕاست لە زۆربەی کێشەکان ڕۆڵی هەبووە لە خاوکردنەوەی گرژیەکان بۆیە ئەم ڕۆژکۆبوونەوەکە لێرەیە لای جەنابی سەرۆک بارزانیە و ئەوەی ئێمە کە تێبینی دەکەین دیسان لێرەدا جەنابی سەرۆک بارزانی دەرێت لە دوا ڕۆژدا دەبێ مافی گەلی کوردستان لە سووریا بچەسبێ گەل وەکو گەلی کوردستان ناوی هێناوە شعبی کوردی نەک وەک پێکاتەیەک چونکە فەرقی هەیە مکەونات ئێستا کورد لە ڕوکنالدین هەیە لە حەلەب هەیە لە حمص و حەما هەیە لەوێ دەتوانێت برێ مکەونی کوردی بەڵام لە ڕۆژئاوای کوردستان لە حەسەکەیە لە سەرێکانیە لە کۆبانیە کورد لێ وەکو نەتەوەیەکە لە سەرخاشی خۆیتی بە زمانی خۆی بە مێژووی خۆی بە کللتوری خۆی جیا لە گەلی سووریا دەبێت لە دەستور ئەترا بۆ بکرێت چۆن لە عێراق اعتراف کراوە کە شعبی عێراقی لە دوو ئومەت لە دوو نەتەوە پێکاتوە نەتەوەی عەرەب و نەتەوەی کورد و زمانی کوردی وەکو زمانێک فەرمی لێ بناسرێ نەورۆزیش ئەگە تێبینی بکەی لەو مەرسومە وەکو جەژنی بەهار و برایەتی ناوی هاتووە نەک وەکو جەژنێکی نەتەوەی کوردی بۆیە ئەوەی کە تێبین دەکەین هەر یەک لە فارقەرەکان کۆمەڵێک بۆمبی چێندراون دەبێ ئینسان لە ڕووی یاساییەوە بە جوانی ئەو مەرسومە بخوێنێتەوە و ئەو مەرسومە بەقەنەعەتی من ئەو کاریگەریەی نییە ڕێبەراتی قەسەری ئەو مەرسومە ڕەت دەکاتەوە ئەڵێ دەبێت ئەمە لە چارچێوەی دەستور بچەسپێنرێ بەڵێ دەبێت لە چوارچێوەی دەستور لەبەر حکمی دەستور زیاترە دەستور دایکی یاساکانە لە هەر وڵاتێکدا ئەو مەرسومە دەکرێت بە مەرسومێشتر ئیلغا بکرێتەوە دووش بە پێی دەستوری کاتی سووریا ئەو مەسەلە چوارن و سازانە بڕیارەکە بۆ شەرع ناگەڕێتەوە بڕیارەکە دەوێت بۆ ئەنجومەنی گەل بۆ پەرلەمانی سووریا بگەڕێتەوە پەرلەمانی سووریا دەبێت سەباردوو مەسەلەی قسە بکە و دەستور هەموار بکاتەوە و لژنەی داڕشتنەوەی دەستور دەبێت ئەو مافانەی گەلی کوردستان لەناو ئەو دەستورە جێ بکەنەوە و چەند مادەیەکی بۆ تەرخان بکەن نەک بە مەرسومێک کێشەکە گچکە بکرێتەوە. بەڵێ کاکی غەفور بەپێی ئەو ڕەوشێکە لە سووریا هەیە لە بینی کوردەکان و سوپای تازی سووریا هەڵبەتە ڕەهەندێکی نێودەوڵەتی گرنگیشی گەرگرتووە جێگیری سەرۆی ترامپ خۆی پەیوەندی بە شەرعەوە کردووە یعنی بەپێی زانیاریەکانی مەدیەکان بێ بە تایبەتی ئەمریکا هۆشداری پێداوایکە لەمە بەردەوام بێت دژایەتی کورد بکە لەوانە سزای قەیسەر بگەڕێنێتەوە و بە میحوارکردنی ڕۆلی سەرۆک بارزانی هاتن بۆ پیرمان ئەمە بخۆی تا چەند پێویستە ئومێدی بە خەڵکی کوردستان بدە کە کێشەکان پرسەکان چارچێوەی هەرێمی زیاتر ڕۆیشتووە. ئەوەی من تێبین دەکەم ئەمریکا کە جەنابی سەرۆک بارزانی هێناوەتەنەوە ئەو هاوچێشە سیاسیە بۆی دڵنیاییەک بە خەڵکی ڕۆژئاوای کوردستان بدە بڵێ فەرموو ئەوە جەنابی بارزانی کە ڕێبەری گەلی کوردستانە لەنەو ئەو هاوچێشەیەدایە ئەوە تا و ئاگاداری هەموو چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەیە کە لە نێوان ڕۆژئاوا و لە نێوان حکوومەتی کاتی سووریادا هەیە لەسەر ئەو بنەمایە ئەوەی من تێبین دەکەم پەیامێکە هەم بە خەڵکی ڕۆژئاوا دەداتن و لە هەمان کات دەخۆش دەزانی جەنابی سەرۆک بارزانی پەیوەندێکی نێودەوڵەتی هەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکەش پەیوەندێکی باشی هەیە ئەوە کاریگەری خۆی دەبی بۆ خاوکردنەوەی گرژیەکان و بۆ لە هەفهاتن و گەیشتنە ئەنجامێک بۆ کۆتایی هێنان بە خوێن ڕشتن و ئەو کێشانەی کە هەن لە کۆبوونەوەکەدا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانیش ئامادە بووە جەنابی کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دەستپێکردنی ئەو کێشانە لە سەرەتای هێرشەکانی تیرۆرستانی میلیشاکانی سووریا بۆ سەرگەڕای کوردستانەکانی حەلەب بەیانێکی هەبوو و بانگی لە هەموو دنیا کرد گوتی ئەوە قڕکردنێکە بەرامبەر گەلی کوردستان ئەنجام دەدرێت هەوڵێکە بۆ گۆڕینی دیمۆگرافیا لەوێن دەرێت هەوڵێکە دژی گەلی کوردستان ئەو هەڵوێستنەتەوەیی و نیشتیمانیەی جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان لەو کاتەدا یعنی ئەوەش پەیامێک بوو بۆ دنیای دەرەوە پەیامێک بۆ وڵاتانی ناوچە کە ئێمە وەکو حکوومەتی کوردستانیش ئامادەنین براکانمان لە ڕۆژئاوای کوردستان بەجێبێلین نەخێر ئێمە هەین و ئێمەش خاوەن دەردەکەوین لەو
چێشە و گرفتانی کە لەوێدا هەیە و ئامادەبوونیشی لەم کۆبوونەوەیەدا ئەمڕۆکە دەگەڕێتەوە هەم بۆ ئەو پەیوەندیانەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان لەگە ناوەندە نێودەوڵەتیەکان هەیتیان و هەم وەکو سەرۆکی حکوومەتی کوردستانیش کە جیهەتی جێبەجێکردن جیهەتی تەنفیزیە لە کوردستان ئەوەش گرنگی و ئەوەش قورسایی خۆی دەبێتن بۆ ناو کۆبوونەوەکان و بایەخیشتر داتە کۆبوونەوەکان. بله تماشاوانێژا جوین تەمان بوویە ئەم هادیمەنان دەبینین ئەvە وێنەنە هەڵبەتە وێنên pêşwaziya Serok Barzanî ne li nûnerê taybetê Serok Trump tombarak bi rewşa Sûrî ev dîmenên hûn dibînin temaşevanê jî ev wênên pêşwaziya Serok Barzanî ne beriya demekê li tombarak nûnerê taybet yê Donald Trump Serokê Amerîka ji bo rewşa Sûrî ku sebaratî rewşa Rojavayê Kurdistanê taybetî pevçûnên navbeyna Hesedê û artişa Erebiya Sûrî seredana Cenabê Serok Barzanî kiribû. Di çarçovê seredanê de helbete di çarçovê beyannamê de ku min serî da bu behs kir behsê rolê bi bandorê Serok Barzanî hatiye kirin bu çatiya çareserkirina rewşê hevdem nûnerê Serok Trump ji bo karobarên Sûrî ku balyûzê Amerîka jî li Tirkiye di çarçovê vê hevdîtinê de silavên taybet yên Serok Trump bi Serok Barzanî gihandine pêzanîn hebûye bo rolê bi bandorê Serok Barzanî bu çatiya çareserkirina rewşê bi rêw rêbazên diyalogê û aştiyane di çarçovê civînê de Serokê Hikûmeta Herêma Kurdistanê Mesrûr Barzanî jî berhevbûye. Helbete tawqîta vê civînê gelek bi giringî tê hesebandin weke mêvanê min êkî ji ber Serokê Hizbeka Kurdistaniyê dibêje rolê mîhwariyê baregehê Barzanî bu çareserkirina rewşê gelekî giring e weke me gotî ku Serokê Wezîrên Herêma Kurdistanê jî di çarçovê vê civînê de berhev bû. Helbete Serokê Wezîrên Kurdistanê Mesrûr Barzanî jî di çarçovê bûyerên ku li Helebê çêbûy piştî beyanname Cenabê Serokê evî jî beyanname hebûye di çarçovê beyannamê de daxwaz kir bi ku roj bête tenakirin diyalog bête pêşxistin êdî di çarçovê ew rewşa ku li ser erdî heye rewşa Kurdan mafê Kurdan jî li Sûriyê bête girintîkirin êdî guhartên demografî neyne durustkirin ku me tirsîl ser heye kewata di çarçovê rewşa dijwar ku li Helebê hebû êdî ew roj bi hundeverên din jî hate bêguman berfirehkirin rolê bi bandorê Serok Barzanî hebû te dî temaşevanêja her li destpêkê Ehmed Şar Serokê Qonaxa Veguhêsiya Sûriyê peywendî bi Serok Barzanî vekiribû. Di çarçovê peywendiyê de tekezî serhandê kiribû ku ew gelê Kurd e ku gelekê resan û bi bandorê Sûriyê dibînin ew pabendin bi parastina mafên wan êdî Serok Barzanî jî bêguman pêzanîn bu vê helwîstê Serokê Sûriyê hebûn ger ev bihête praktîzekirin. Ev wênên civîna îro ya Serok Barzanî digel tombaray şanderê taybet yê Serokê Amerîka bu karobarên Sûriyê ev civîne helbete li baregehê Barzanî li pîrman birê veçûye. Di çarçovê civînê de Serok Wezîrên Herêma Kurdistanê Mesrûr Barzanî û şandê yawer yê taybetî nûnerê Serokê Amerîka jî berhev bûn. Kewata dîmenekan jî belav bûnetewe. Kek Gafur yanî li çarçovê ew hewlanekê heye helbete ew hewlan e lawanê bi xelkê Kurdistan zor cêgehê dil xweş kerbin bi taybetî Rojavayê Kurdistan ke li rewşekî tundan. Yani ekri asûyekî gej bê bu çaresekî nîkeşekan? بە باوەڕی من ئەگەر هێزەکانی سووریا دیموکرات و لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان گوێ لە سەرنج و پێشنیارەکانی جەنابی سەرۆک مسعود بارزانی بگرن و لە هەر هەنگاوێک بگەڕنەوە بۆ جەنابیان و پرس و ڕای پێ بکەن قەنەعەت دەکەم داهاتوێکی گەشت چاوەڕێی ڕۆژئاوای کوردستان دەکات. ڕۆژئاوای کوردستانیش بەرەو بە هەرێمبوون دەچێتن ئەگەر بێ و بە هاوکاری سەرۆک بارزانی و بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان هەموو بەیەکەوە کار بکەین لەو بەو ئاراستەیە ئەوە قەنەعەتی منە و داواکاری منیش ئەوەیە لە فەرماندەیی گشتی هێزەکانی سووریا دیموکرات لە تەواوی هێزولانە سیاسیەکانی یەکێتی نەتەوەی لە ڕۆژئاوای کوردستان کە گوێ لە سەرنج و پێشنیارەکانی جەنابی سەرۆک بارزانی بگرن لەبەر ئەوەی سیاسەتی سەرۆک بارزانی سیاستێکی نەتەوەی و نیشتیمانیە و جێشیان نایەلێتن لەو قۆناغەدا پشتیوانیان دەبێتن ئەوە تا ئەمڕۆکە زلهێزێکی وەکو ئەمریکا دێ بارگای بارزانی دەکاتە خاڵی دەستپێکردن بۆ گفتوگۆکان دەکاتە خاڵێک بۆ ئەوەی کە لێرەوە چەقی چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژئاوای کوردستان بی چەقی بێگاندنی سەرکردایەتی سیاسی ڕۆژئاوا و حکوومەتی کاتی سووریا بێتن بۆیە دەبێ ئەوە سەرکردایەتی سیاسی ڕۆژئاوای کوردستانیش ئەو خاڵە بە هەند وەربگرن یعنی ئەمریکا ئەگەر پێویستی بە ڕۆڵی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بێتن حتمما ڕۆژئاوا دەبێت دەزار پێویستی کەواتە ئەو دیمەنانێک ئێمە دەبینی کاک غەفوور ئەکرێ بڵێن بارگەی بارزانی ئەیدی چارچوەی ئیدارەکردنی پارچەیەکی کوردستانی تێپەڕاندووە
ئیدینی ناراتی ڕاستەقینەی دووزی کورتەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بارگەی بارزانانی لە ڕابردووش لە سەردەمی بارزانی نەمریش خاڵی کۆکەرەوەی هەموو پارچەکانی کوردستان بووە ئەوانەی کە لە بارگەی بارزانی کاریان کردووە سیرکە مام هەژار لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە هەمی سووری لە ڕۆژ ئاوەوە هاتووە تەماشا دەکەینێ مەسەلەن برادرایان دیکە لە باکوورەوە دەروێش سعدۆ لە باکوورەوە هاتووە ئەوە هەموو لە بارگەی بارزانی کۆبوونەوە لە هەموو پارچەکانی دیکە چونکە بارزانی نەمر ڕێبەرێکی نەتەوەیی بوو حتمما جەنابی سەرۆک بارزانیش لەو قۆناغەدا کە جارێشتر بارگەی بارزانی کردوەوە بەو ئامانجە کراوەتەوە کە بارگەی بارزانی ببێتە ماڵێکی گەورە بۆ هەموو کوردستانیان و هەموو کوردستانیان کێشە و گرفتەکانیان بێنن لەو ماڵە نیقاشی بکەن و چارەسەری بۆ بدۆزنەوە و بە کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ناوچەکەش دەزانن کە بارگەی بارزانی چەقی قورسایی دیبلۆماسیەتی کوردیە لەو ڕوانگەوە دێن ڕوو لەو ماڵە گەورەیە دەکەم بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ خاوکردنەوەی گرژیەکان بۆ گەیشتن بە ئەنجامی ئەو شەڕ و ئاڵۆزی کە لە ناوچەکەدا هەیە کە ئەنجامێک چۆن کۆتایی پێبێنرێ تو باسی ئەمریکا کرد ئەمریکا وڵاتێکی گەورەی جیهانە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەری زۆری هەیە ئیدی بەم شێوە بەم قورساییە هاتووتە پێشەوە بۆ چارەسەرکردنی ڕەوشی کورد کەواتە ئەکرێت دووزی کورد بودەوە بگەڕێتەوە بە قەنەعەتی من دۆزی کورد بەرەو پێش ڕۆیشتووە و بەرەو پێشەوەش دەچیتن بەرەو دواوە ناگەڕێتەوە بەڵام کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە ئێمە لە ناوخۆیەک نین ئەگەر ئێمە کار بکەین بۆ یەک ریزی چ لەسەر ئاستی باشوور چ لەسەر ئاستی ڕۆژ ئاوای کوردستان یەک دەنگ و یەک ریز بین ئێمە دەبینە ژمارەیەکی بەهێزتر لە ناو حیساباتی ئەمریکا لە ناو هاوچێشە سیاسەکانی ناوچەکەدا بۆیە ئێمە دەبێت کارێک بکەین ڕۆڵێک ببینین کە جارێشتر ئێمە ناوەندی سیاسی کوردستان ڕێک بخینەوە بۆ ئەوەی کە ئەو ئاسۆیی کە لە بەردەممان هەیە کە کوردستان بەرەو دوا ڕۆژی گەشت هەنگاودنێ با بەیەکەوە هەموو هاوکاری یەکتر بین پشتیوانی یەکتر بین نەک گرفت و کێشە بۆ یەکتر دروست بکەین کەواتە ئەو ڕۆڵە کاریگەریە کە سەرۆک بارزانی هەیە لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی اعتیبارێکی زۆر جدی بووی هەیە حتا لە شەڕی داعشیش وەکو فەڕەنسا ئۆڵاند سەرۆکی پێشووی فەڕەنسا لە دیدارێکدا باسی کرد کە بە تێلەفۆنێکی سەرۆک بارزانی بۆ هاتە سەرخەت و ئیدی یارمەتی هەرێمی کوردستاندا لە ڕوبەڕۆبوونەوەی شەڕی داعش کەواتە تا چەند گرنگە لایەنە سیاسیەکانیش ڕێز لەم ڕۆڵە بگرن لە دەوروبەری کوبنەوە جەنابەت دەزانی هەولێر لە زووەوە تا ئێستاکە کەناڵێکی دیبلۆماسی گرنگ بووە وێزگەیەش دیبلۆماسی گرنگ بووە زۆربەی وڵاتانی دنیا سەرۆکی وڵاتان ئەوەی کە زیارەتی بەغدای کردبێ بەبێ هەولێر نەگەڕاوەتەوە وەزیرانی بەرگری وەزیرانی دەرەوەی وڵاتان کاتبنە بەغدا هاتنۆتە کوردستان هەندێک جار ڕاستەوخۆ هاتوون لە کوردستان دابەزیون ئێمە کە تەمەشا دەکەین لەسەر ئاست نێودەوڵەتی ئەو ئەهمێتەی کوردستان هەیە و سەرکردایەتی سیاسی کوردستان ئەوەندە جێی متمانەیە بۆیە لێرۆم باگ لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان دەکەم کە هاوکاری یەکتر بن هاوکاری سەرکردایەتی سیاسی کوردستان بن هاوکاری حکوومەتی کوردستان بن هاوکاری بارگای بارزانی بن بۆ خاوکردنەوەی گرژیەکان و چارەسەرکردنی کێشەکان باش ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەو قورساییە ببینێتن ئێمە لەناو خۆمان بۆ نەیبینین لەناو خۆمان بۆ کار نەکەین ئەو قورساییە زیاتر بکەین بۆ کاڵ نەکەین ئەنی کارێکی وان نەکەین ئەو سەنگەرە قایمتر بکەین کە سەنگەری کوردایەتیە ئەوە ئەرچێکی نەتەوەی و نیشتیمانیە کە ئێمە لەو قۆناغەدا زلی تەنجی حیزبایەتی فڕێ بدەین چەند جاریش تریش من وام گوتووە دەبێت لەو قۆناغەدا ئێمە جلی کوردبوون جلی کوردایەتی بپۆشین ئێمە بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانی ڕەچاو بکەین بەدەر لە بەرژەوەندی حیزبیەکان بەوە ئێمە پێش دەکەوین ئێمە دەبێت وەکو کورد وەکو کوردستانیە کەڵسوکەوت بکەین کوردستانیش پێکاتوە لە کۆمەڵێک نەتەوە کووردە ئاشوریە تورکمانە سریانە و لە ڕووی ئاینیشەوە یەزیدیە کاکەیە موسڵمانە مەسیحیە دەبێت ئێمە هەموو پێکەوە لە دەوری سەرکردایەتی سیاسی کوردستان کۆب بینەوە و هەوڵی ئەوەش بدەین بە یەکدەنجی و بە یەک ریزی ئێمە بەرەو ئاسۆیەکی گەشت هەنگاو بنین بەڵێ تەماشاوانیجا وەکوون دەبینن لە سەر ئەکرانی کوردستان 24 وێنین پێشوازیە جناب سەرۆک بارزانی و هەفدەم سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی مەسرۆر بارزانی لە تۆمبارێک بەڵاو دەبن هەڵبەتە هێدی دیمەنتێن هێدی کاک غەفور هەڵبەتە لەسەر ئاستی لایەنە سیاسیەکان لەوانەیە هەندێک بەرپرسی لایەنی سیاسیە بن ئینعادێکی سیاسیە بێ گوتارێکی پۆپۆلیستیا بێت تا دوای تا چەند گرنگە لەسەر دروستکردنی ڕای گشتی خەڵکی کوردستان هەوڵ بێتەدان کە خەڵکی کوردستان پێکەوە هاوچارەنووسن لەسەر ئەمە ڕای گشتی دروست بکرێت ئەوەی ئەمن سیر دەکەم خەڵکی کوردستان یەک ریزە یەک دەنگە وەکو خەڵک هاو هەڵوێستە بەڵام کێشەکە بەشێک لایەنە سیاسیەکان دروستی دەکەن لایەنە سیاسیەکان هاو هەڵوێز نین یەک ریز نین
ئەوەش دەگەڕێتەوە بۆ ڕەچاوکردنی بەرژەوەندی تەنجی حیزبایەتی، دەگەڕێتەوە بۆ پەیوەندی لەگە وڵاتانی ناوچەکە. پێویستە ئەمە لەو قۆناغەدا ئەو خاڵانە دەرباز بکەین، بەرەو بەرژەوەندی نەتەوەیی بگەڕێینەوە، بەرەو یەکخستنەوەی ناوەندی سیاسی کوردستان بگەڕێینەوە، بەرەو یەکخستنی ناوماڵی کوردستان بگەڕێینەوە. بەوە ئێمە دەتوانین هەموو لایەک هاوکار و پشتیوانی یەکتر بین. من چەند نمونێک جەنابەت باسکەم. ئێمە لە 2013 جەنابی سەرۆک بارزانی هەوڵیدا بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی کوردستان، کۆنگرەی نەتەوەیی کورد کە هەموو لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان لەو چوارچێوەیە کۆبنەوە وەکو منبەرێکی نەتەوەیی کار بکە. بەداخەوە دیسان بەشێک لایەنە سیاسیەکان گرفتیان دروست کرد، نیان هێشت ئەو کۆنگرەیە بەسترێ و ئەو هەنگاوە گرنگە بهێنرێ. ئەوەی کە ئێستا کەش دەبینین لە کوردستان، ئێمە بەشێک لە لایەنە سیاسیەکانمان وەکو پێویست لە خەمی نەتەوەی و نیشتیمانی دانین و کێشەیان دروست کردووە. پێویستە ئێمە جاریشتر بانگ لەوان بکەین وە کۆبوونەوەیەکی لوتکە ببەسرێتن لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان بە بەشداری هەموو لایەنێک. ئێمە نەخشە ڕێگایەک دابنێن بۆ داهاتوومان. ئێمە چۆن خۆمان لەگەر ئەو ڕووداوانە دەگونجێنین کە لە دەوروبەری ئێمە لەگەر ئەو پێشهاتە سیاسانە چۆن خۆمان بگونجێنین. ئێمە پێویستیمان بە سیاستێکی نەتەوەی نیشتیمانیەیە، پێویستیمان بەوەیە کە ئەنجومەنێکی سیاسیمان هەبێتن، یاخود ناوی هەر چێدنەی چەترێکی سیاسیەوە بەشمان هەبێتن کە هەمومان لەژێر ئەو چەترەدا کۆب بینەوە لە ڕووی سیاسیەوە هاوکاری دەستگا و دامەزراوە شەرعیەکانی کوردستان بکەین. ولی ترم دیمەنە گەواهی دەری ئەوەیە بزانە بارگای بارزانی بەسەر پرستی سەرۆکی بارزانی خەریکی چیا چارە سەرکردنی پرسی کورد لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لایەنەکانی تریش خەریکی چنیدی. ڕاوشێکە بەم شێوەیە برس غەفۆر مەخموری سەکرتێری گشتی یەکێتیان نەتەوەیە دەموکراتە کوردستانی گەلی سوپاس. زۆر سوپاس، سەرکەوتن بۆ گەلی کوردستان، سەرکەوتن بۆ ئێوە. گەلێک سوپاس.